بیرکاری پۆلیدێمی زانستی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 47 تاقیکردنەوەی بەش بە جێبەجێکردنی ڕیزبەندی کردارەکان ئەم بڕانە هەژمار بکە. پرسیاری ژمارە 1 ئەو بڕەم هەیە و ڕیزبەندی کردارەکان جێبەجێ دەکەم و بڕەکەی دەژمێرم. لێرە یەکەم شت ناوکەوانە، دوایە توان یان هێز، پاشان لێکدان و دابەشکردن لە چەپەوە لۆ ڕاست، ئەو جا کۆکردنەوە و لێدەرکردن لە چەپەوە بۆ ڕاست. لێرە چ دەکەم؟ پێش هەموو شتێک ناوکەوانەکەی چا دەکەم، واتە 7 کەم 4، واتە ئێرە وەکو خۆی دەنووسمەوە بەبێ ئەوەی هیچ گۆڕانکاری هەبی دەنووسم 5 کۆدو 5 کۆدو کەوانە 7 کەم 4 یەکسانە بە 3، ئەوجا توان 2 7 کەم 4 توان 2. ناوکەوانەکە چابوو پاش ئەوەی کەوانەکە هەژمار دەکرێت ئەوجا دەینە لای توان، کەواتە دیسان 5ەکەی دەنووسمەوە، کۆیەکەی دەنووسمەوە، دووەکەی دەنووسمەوە. لێرە 3 توان 2 واتە یەکسانە بە 9. ئەو کەوانێش واتە چییە؟ واتە لێکدان، کەواتە ئەم دەتوانم کەوانەکەی لابم لە جیاتی بنووسم لێکدان، هێمای لێکدان لە مابەینی 2 و 9 بنووسم. ئەوجا پاشان دیسان 5ەکەی دەنووسمەوە، دیسان کۆیەکەی دەنووسمەوە، لێکدانەکەی ئەنجام دەدەم بە پێی ڕیزیەتی کردارەکان یان ڕیزبەندی کردارەکان. 2 جاران 9 18. ئەوجا ئێستا هیچم نەما، تەنیا کۆیەکەم مایە، لێرە دەنووسم تەواو، هەر ئەوەندە. پرسیارەکەی پاشی ئەو پرسیاری 2 12 کەم 9 دابەش 3 کۆد و جاران 5. پێش هەموو شتێک لە چەپەوە لۆ ڕاست دابەشەکەی دروست دەکەم، کەواتە 12 وەکو خۆی دەنووسمەوە، کەمی وەکو خۆی دەنووسمەوە، 9 دابەش دەکەم بەسەر 3 دەبیتە 3 9 دابەش، کەواتە 12 ئەوها کەم 9 دابەش 3 یەکسانە بە 3، ئەوجا دەنووسم کۆ، پاشان 2 جاران 5 2 جاران 5 یەکسانە بە 10، کەواتە ئەوهای لێدێ 12 کەم 3 کۆ 10. ئەوجا پاشان کە تەواو بووم لەو هەنگاوەی لە چەپەوە دیسان دەست پێ دەکەم، چم هەیە لە چەپەوە، کەمم هەیە، کەواتە 12 3 لێکەم کەمەوە یەکسانە بە 9، ئەوجا 9 کۆ بکەمەوە لەگەڵ 10 یەکسانە بە 19، لەگەڵ 10 یەکسانە بە 19. هەمووی دەکاتە 19 ئێرە. پرسیاری 3 پێش هەموو شتێک دابەشەکەی دەبی ئەنجام بدەم. دابەشەکە 2 ڕێ هەیە لۆ ئەنجامدانی ئەو دابەشەی. ڕێ یەکەم ئەو 4ەی بینم، دابەشی 2 بکەم، 4 دابەش 2 یەکسانە بە 2، ئەوجا ئەو کۆیە بنووسمەوە، ئەو 6 بینم دابەشی 2 کەم یەکسانە بە 3، ئەوە ڕێ یەکەم. ڕاستە نووسرایە ڕیزیەتی کردارەکان دابەشەکەی بکە، بەڵام لێرە ئەوەی ڕاستیبی دەبی ئەو کۆیەی پێشی دابەشەکەی بکەم، هەتا تەنیا یەک ژمارەم هەبی لەسەرەوە، نەک 2 ژمارەم هەبی، کاتە ئەمن 4ەکەی دەینم کۆی دەکەمەوە لەگەڵ 6 دەبیتە 10، ئەوجا دابەش 2 کۆ 2 جاران 5، ئەوجا پاشان دابەشەکەی دەکەم 10 دابەش 2 یەکسانە بە 5، ئەوجا کۆی دەکەمەوە 2 جاران 5 10، پاشان 5 کۆ دەکەمەوە لەگەڵ 10 یەکسانە بە 15. بەڵام ئەگەر یەکێکە ژمارەکانیشم دابەشی 2 کرد هەمان شتە، 4 دابەشی 2 کەم دەکا 2، 6 دابەشی 2 کەم دەکا 3، هەر دەکا 5، کەواتە 2 ڕێ هەیە. ئەو پرسیارە پرسیاری 4 پێش هەموو شتێک ناوکەوانە، کەواتە 4 یەکی لێکەم کەمەوە دەبیتە 3، لێرە ئەگەر ئەوەی بنووسمەوە 5 جاران 4 دابەش 2 کۆ 3 توان 3، چونکە 4 یەکی لێ بڕوا دەکا 3، ئەوجا پاشان توانەکەی ئەنجام دەم 3 توان 3 واتە 27، کاتە دەنووسم دیسان 5 جاران 4 وەکو خۆی دابەش 2
کۆ 27 ئەو جە هەنگاوەکەی دی جارانەکەی زوو دەکەم 5 جاران 4 20 ئەو جە دابەش 2 کۆ 27 پاشان دابەشەکە 20 دابەش 2 یەکسانە بە 10 کۆ 27 ئەو جە هەموو کەس دەزانی پاشان تەنیا یەک شت مایتەوە 10 کۆ 27 ئەنجامەکەی دەنووس. ئەوە تەواو بووین لە ڕیزبەندی کردارەکە. ئەو سیفەتە کامەیە کە لە هەر جارێکدا بەکار هاتووە ئەگەر زانیت هەموو گۆڕاوەکان ژمارەی ڕاستین. ئایا چ سیفەتەکمان بەکارهینایە لەو پرسیارانە؟ پرسیاری 5x جاران 1 یەکسانە بە 5x. سیفەتی بێلایەن لە کاتی لێکدان لەگەڵ ژمارە 1 هەمیشە ئەو ژمارەیە وەکو خۆی لێرە دەنووسرێتەوە چونکە 1 لە کاتی لێکدان بێلایەنە کەواتە سیفەتی بێلایەن لە لێکدان. پرسیاری 6 7a کەم 14 بوویتە 7a کەم 2. ئەوە لێرە چ کرایە؟ لە کتێبەکەی نووسرایتەوە بەشینەوەی لێکدان بەسەر لێدەرکردن وەکو ئەو سیفەتێ بەشینەوەی لێکدان بەسەر لێدەرکردن. بینە لای پرسیاری 7 ئەی دابەش 2 لێک درایە لەگەڵ 2 دابەش ئەی یەکسانە بە 1. لێرە ئەگەر تەمەشای ئەو کەرتەی کەم هەڵگەڕاوەکەی ئەو کەرتەیە. هەڵگەڕاوە مانای چییە؟ واتە لێرە ئەی لە سەرەیە لێرە هاتە ژێرە 2 لە سەرەیە لەو لایە هاتە ژێرە واتە ئەوە ڕاست و چەپ پێی دەرێن هەڵگەڕاوەی کەرت. هەمیشە لە کاتی لێکدانی کەرتێک لەگەڵ هەڵگەڕاوەکەی هەمیشە ئەنجامی لێکدانەکە یەکسانە بە 1 کەواتە لێکدان لەگەڵ هەڵگەڕاوە. پرسیاری 8 لێرە 4م هەیە چارەکە ئەو جارەی هاتیتە ئەو لایە لێرەش XYم هەیە هاتیتە ئەو لایە کەواتە تەنیا جێی خۆیان گۆڕیا جێی خۆیان گۆڕێ لێکدان هەر لێکدانە ئەوەی ڕاستی بی پێویست ناکە لێرە ئەو لێکدانە بنووسرێ چونکە کە کەوانم هەبوو واتە لێکدان کەواتە لێرە تەنیا ئاڵ و گۆڕ جێی خۆیان گۆڕی. هەر بڕێک لەمانە سادە بکە ئەگەر زانیت هەموو گۆڕاوەکان جیاوازن لە 0. بڕەکان سادە دەکەین زۆر 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 ئاسانە تەنیا کردنەوەی ئەو کەوانەیە کردنەوەی کەوانەواتە لێرە لێکدانی وای توان سێ لەگەڵ هەردووک لەوانە لە کاتی لێکدان وای توان سێ لێک نادرێ لەگەڵ x توان 2 چونکە دووشتی جیاوازن لێک دەدرێ بەڵام لە تەنیشتێک دەنووسمەوە تەنیا لێک دەدرێ لەگەڵ ئەو وایە کەواتە وای توان سێ لێرەش وای توان 1 دەبیتە وای توان 4 ئەو جە x توان 2 کەش لە تەنیشتی کەواتە x توان 2 لە تەنیشتی دەنووسرێتەوە لە مابەینیان لێکدان هەیە بەڵام پێویست ناکا بنووسین ئەگەر هاتوو پیت بوو ئەگەر ژمارە بوو ناچارین بنووسین لێکدانەکەی بنووسین هێمای لێکدان. پرسیاری 10 باشتر وایە ئەمن پێش هەموو شتێک ئەو کەوانانە بکەمەوە لە کاتی کردنەوەی کەوانە سەرە چی لێدێ ئەوی ڕاستی بی دەتوانم بنووسم 81 دەشتوانم بنووسم 9 جاران 9 هەر ئەوها ئاسانترە 9 جاران 9 هەتا لە کورتکردنەوەی چونکە لێرەش دەبیتە 3 جاران 3 زۆر زۆر ئاسانترە. ئەو جە لە تەنیشتی بنووسم b توان 2 و y توان 2 لە خوارێ چم هەیە لە ژێرە 3 توان 3 واتە 3 جاران 3 جاران 3 b توان 3 و x توان 3 و y توان 3 هەمویان توان 3نە. ئەو جە ئێستا ئەگەر کورتکردنەوە هەبوو باشتر وایە کورتکردنەوەی بکەم لێرە ئەو نۆیە
دەڕوا لەگەڵ ئەو سێ و ئەو سێ چونکە سێ جاران سێ دەکانەوە. ئەو نوێش لەگەڵ ئەو سێ کورتی بکەمەوە تەنیا لە سەرە سێ دەمێنێتەوە. بیتواندوو لەگەڵ بیتوان سێ چونکە دابەشە هێزەکان و توانەکان لێک دەردەکرێن کەواتە دەبیتە بی توان دوو کەم سێ دوو کەم سێ دوو کەم سێش واتە کەم یەک کەواتە دەمێنێتەوە سێیەکە ماوە لە سەرێ بیەکەش ماوە توانەکەشی کەم یەکە. ئێکسەکە ئەگەر بی بەمە سەرا چونکە لێرە هیچ ئێکس نییە کەواتە ئێکسەکەی دەبەمە سەرا دەبیتە ئێکس توان کەم سێ بۆ وێنە. ئەگەر نا هەر لە ژێرە دەیهێڵمەوەی ڕاستی بە هیچ کێشە نییە با هەر ئێکسەکە لێرە بمێنێتەوە ئێکس توان سێ. وایە کە چی لێدێ توان دوو کەم توان وای توان سێ واتە وای توان دوو کەم سێ دوو کەم سێش دەکاتە وای توان کەم یەک. ئەو های لێدێ. ئەو جا ئێستا توان کەم زۆر زۆر باش نییە باشتر وایە ئەمن چ بکەم توانەکانی کە من بیان هێنمە جیان بگۆڕم بیان هێنمە خوارێ کەواتە ئەو دوو توانە چونکە بە کەمە دەهێنمە خوارێ لە سەرێ تەنیا سێ دەمێنێتەوە لە خوارێش ئێکس توان سێ بی توان یەک و وای توان یەک. ئەوها ئاسانترین شتە بینووسمەوە. بێمە لای پرسیاری 11. پرسیاری 11 پێش هەموو شتێک دەتوانم 435 کورت کەمەوە دابەشی 7 بکەم. 4 کە دەبیتە 2 35 دەبیتە 5. ئەو جا ئێکس توان کەم سێ و ئێکس توان 5 واتە ئێکس توان کەم سێ کەم 5 دەبیتە ئێکس توان ئەوها لە سەرا دووەکە لێرەیە 5ەکە لێرەیە لە سەرەی ماوە ئێکس توان کەم 8. دەینە لای ئەی توان 4 کەم ئەی توان سێ واتە ئەی توان یەک پێی ناوێ بنووسم یەک ئەر ئەوها. ئەو جە پاشان جوان نییە توانەکەی کەم بی ئەوەی توانی کەمە جێ دەگۆڕم دەیهینمە خوارێ دەبیتە ئێکس لە خوارێ توان 8. ئەوها دەیهێڵمەوە 2 ئەی دابەش 5 ئێکس توان 8. دەینە لای پرسیاری 12. پرسیاری 12 تەمەشا دەکەین 3 و 8ەکەی وەکو خۆی دەینمە خوارێ دوای دەچمە لای ئێکسەکەی ئێکس توان 4 کەم کەم 2 کەم کەم 2 واتە کۆ 2 ئێکس توان 6 چونکە 4 کۆ 2 دەکا 6. دەینە لای کەی توان کەم یەک دابەش کەی توان سێ واتە کەی توان کەم یەک ئەوها کەی توان کەم یەک و کەم سێ کەم یەک و کەم سێش دەکا کەم 4 یەکسەر دەنووسم کەم 4. ئەو جە ئێستا هەتا بمەوێ ئەو کەمە نەمینێ چ دەکەم هەتا ئەو کەمە نەمینێ لێرە ببیتە 2 ئەو لێرە ئەو کەرتەی سەرا و ژێر دەکەم واتە ئەوها دەینووسم 8ەکە لە سەرێ دەینووسم 3 ئێکس توان 6 توان کەم 4 لە خوارێ ئەو جا دەبیتە 2 لێرە ئەو ڕێگایە هەیە. پاشان دیسان ئەوەش کەمە با دیسان بستەوە سەرێ هەتا ببیتە کۆ کاتە لێرە لای دەبم کەی توان 4 لە سەرێ دەینووسم ئەوها. ئەو جا ئێستا کەوانەکەی دەکەمەوە 8 توان 2 واتە 64 کەی توان 4 و توان 2 واتە کەی توان 8 3 توان 2 واتە 9 و ئێکس توان 6 و توان 2 واتە ئێکس توان 12. ئەو های لێدێ بە ئاسانترین شێوە. تەواو بووین دێمە لای پرسیاری 13. دەتوانین جوولە وزە بپێوین بە بەکارهێنانی ڕێسای کەی یەکسانە بە نیو ئێم ڤی توان 2.
ئێم چیە؟ ئێم بارستاییە بە کیلۆگرام و ڤیش خێراییە بە چ؟ بە مەتر لە چرکەیەک لە یەک چرکە. کەی چیە؟ کەی جوو لە وزەیە بە جوول. جوو لە وزەی تەنێک چەندە؟ ئەگەر بارستایەکەی 100 کیلۆگرام بوو، خێراییەکەش 5 مەتر بوو لە هەر یەک چرکە. کاتە زۆر ئاسانە، تەنیا ئەمن ئەو هاوکێشەی و ڕێسایی دەینووسمەوە، ڕێسایەکەم نووسیەوە، تەنیا لە جیاتی دانان لە جیاتی ئێم بارستاییە ئەمن 100 دادەنێم و لە جیاتی ڤی خێراییە 5 دادەنێم، بەڵام ڤی بە خۆی تواندووە کەواتە 5ەکە دەبیتە تواندوو. لێرە لە کاتی لێکدانێ کەرتێک لەگەڵ 100 لەگەڵ ژمارەی تەواو وەکو ئەوەی وایە ئەو ژمارە تەواوە لێرە لە سەرەی دانرابی، وەکو ئەوەی وایە ئەو 100 دابەشی 2 بکرێ، کە 100 دابەشی 2 دەکرێ، کورتکردنەوە دەکاتە 50. 5 تواندوو یەکسانە بە 25، ئەوجە 50 و 25 لێک دەدەم دەبیتە 500 بە جوول دەنووسرێ. ئەوجە جوول ئەوها دەنووسین یان ئەوها دەنووسین، کێشە نییە. ئێستا بینە لای ئەو هاوکێشانە شیکار بکەین. شیکاری هاوکێشەواتە ئایا ئێکس چەندە؟ ئێکسەکە چەندە؟ لێرە ئێکسەکەم دەبی ببینمەوە دەکاتە چەند. پرسیاری 14 تەمەشا دەکەم ئێکسەکە لە لای چەپە، کەواتە ئەو شتانەی ئەو ژمارانەی لە تەنیشت ئێکسەکەی دەبی هەمویان نەمینێن ئێکس بە تەنیا بمینێ. پێش هەموو شتێک ئەو سێ لێرە نابی بمینێ، کۆسەی دەکەم هەردوو لای هاوکێشەکە هەتا تەنیا ئێکس بە تەنیا بمینێ، کەواتە دەمینێ 4x لێرە دەبیتە 0. 17 کۆسێ یەکسانە بە 20. ئەوجا ئەو 4ەش بە کەلک نایە، ئەو 4ە زەڕب کرایە لەگەڵ ئێکسەکەی، کەواتە چونکە 4ەکە لێکدانە ئەمن دابەش دەکەم بە پێچەوانە، هەردوو لای دابەشی 4 دەکەم، 4 لەگەڵ 4 دەڕوا دەبیتە 1، تەنیا ئێکس دەمینێ، یەکسان دەبی بە 20 دابەش 4 5. تەواو. ئەوە شیکاری هاوکێشەکەیە. ئەگەر بتەوێ ساخکەیەوە لە جیاتی ئێکسی لێرە بنووسە 5 دەبیتە 4 جاران 5 20 سێ لێ بڕوا دەکا 17، کاتە زۆر ڕاستە. ئەو هاوکێشەم هەیە، دیسان لێرە کەم دووم هەیە، دەبی ئەو کەم دووە نەمینێ، کەواتە کۆد و لە هەردوو لای زیاد دەکەم. ئەوجە کەم دوو کۆد و دەبیتە 0، تەنیا دەمینێ ئێکس دابەش 3 لە لای چەپ، لە لای ڕاست 16 کۆد و 18. پاشان کە دەبینم ئەو سێش لێرەیە نابی سێ بمینێ، دەبی ئێکس بە تەنیابی، چونکە لێرە ئەو سێ لە ژێرەیەواتە دابەشە، ئەمن پێچەوانەکەی دەکەم، لێکی دەدەم ئێکسەکە لەگەڵ 3، لێرەش لێکی دەدەم لەگەڵ 3. ئەوجا ئەو 3 لەگەڵ 3 دەڕوا دەمینێت تەنیا ئێکس لە لای چەپ، لە لای ڕاستیش 18 جاران 3 بزانە دەکات چەند، لێرە دەنووسم. هاوکێشەکە شیکار دەبی. پرسیاری 16 2x کەم 0.8 یەکسانە بە 2.4. دیسان لێرە دەبی ئەمن کۆ بکەمەوە هەردوو لای لەگەڵ 0.8 کۆکردنەوە، لە لای چەپ تەنیا دەمینێتەوە 2x، لە لای ڕاست 8 و 4 کۆ دەکەمەوە یەکسانە بە 12 و 2 کۆ دەکەمەوە لەگەڵ 1 یەکسانە بە 3.2. ئەوجە دابەشی 2 دەکەم هەردوو لای هاوکێشەکە. x بە تەنیا دەمینێتەوە لە لای چەپ، لە لای ڕاستیش 3.2 3.2 یەکسانە بە 1.6. x یەکسانە بە 1.6 یان 1.6. ئەوە شیکارەکەیە. پرسیارەکەی پاشی ئەو جارەی ئێکسم لە هەردوو لای هەیە، کەواتە دەبی ئەمن ئێکسەکان بینمە یەک لای دایان نێم، باشتر وایە ئەو ئێکسە بچیتە لایەکەی دی، کەواتە پێش هەموو شتێک
ئەمن ئەو ئێکسەی لێرە دەبی نەهێڵم چونکە کۆ ئێکسە ئەمن کەم دوو ئێکسی لۆ دادەنێم لە هەردوو لای. لە لای چەپ 8 ئێکس دوو ئێکسی لێ بڕوە 6 ئێکس دەمینێ کۆ چارەکار وەکو خۆیتی جارێ لێرە دوو ئێکس و لەگەڵ یەک بوونە سفر تەنیا ماوە کەم 32 نابی لە بیرم بچی ئەو کەمە هی 32وەکەیە. ئەوجا ئێستا ئەو چارەش دەبی لێرە لابم باش نییە کەم 4 لە هەردوو لای 6 ئێکس بە تەنیا ماوە کەم 32 و کەم 4 کەم 36. ئەوجا دابەشی 6 دەکەم هەردوو لە ئێکس یەکسان دەبی بە کەم 6 ئەوە شیکارەکە تەواو بوو ئێکس دەکاتە نێگەتیڤ 6 یان کەم 6. دێمە لای پرسیاری ژمارە 18. بە دوو گۆشە دەوترێت تەواوکەری یەکترن ئەگەر هاتوو کاتێک کۆی پێوانەکانیان بکاتە 90 پلا. هاوکێشەیەک بنووسە و شیکاری بکە بۆ ژمێرکردنی پێوانەی هەر یەک لە دوو گۆشتەی یەکتر تەواو کرد. ئەگەر زانیت پێوانە یەکێکیان 30 پلەی زیاترە لەوی تریان. کاتە من دوو گۆشەم هەیە ئەو دوو گۆشانە بە یەکەوە دەبی بکەنە 90 بە یەکەوە کە کۆیان دەکەمەوە دەکاتە 90. پاشان دەزانم یەکێک لە گۆشەکان 30 زیاترە لە گۆشەکەی دیکە واتە ئەگەر یەکەکیان ئێکس بوو ئەوی دیکە ئێکسە کۆ 30 ئێکس لەگەڵ 30 کە هەردووچیان کۆ دەکەمەوە دەکاتە 90 کاتە هاوکێشەکەی بەو جۆرەی دەنووسم ئێستا شیکاری دەکەم. ئێکس لەگەڵ ئێکس کۆیان دەکەمەوە دەبیتە دوو ئێکس کۆ 30 یەکسانە بە 90. ئەوجا پاشان ئەو کۆسیە نابی لێرە بمینێ لە هەردوو لای کەمی دەکەمەوە دوو ئێکس بە تەنیا مایەوە و 90 30 لێ بڕوا یەکسانە بە 60. ئەوجا ئێستا هەردوو لای دابەشی دووی دەکەم زۆر زۆر ئاسانە ئێکس تەنیا مایەوە یەکسانە بە 30 کاتە یەکێک لە گۆشەکان 30 پلەیە. یەکێک لە گۆشەکان 30ە ئەوی دیش 30 لەوی زیاترە کەواتە ئەوی دیش 60. کاتە ئەگەر ئەمە سێ گۆشەکەم دروست کرد بۆ وێنە ئەوها ئەو گۆشەیە ئەگەر 30 بوو ئەو گۆشەیە 60 بە هەردووچیان 90 کەواتە ئێرەش هەر 90. ئەوە گۆشە چی؟ گۆشە وەستاوە. بەڵام پێویست ناکە ئەوها تەنیا لێرە لۆ ڕوونکردنەوەیە هەتا بزانم گۆشەکان چەندن یەکەکیان 30ە ئەوی دی 60 کە کۆیان دەکەمەوە لەگەڵ یەک دەبیتە 90. پرسیاری ژمارە 19. هاوکێشەی M یەکسانە بە نیو X کەی توان دوو شیکاری بکە. ئەوەی ڕاستیبی نەدەبا بنووسرا بە شیکاری بکەن دەبا بنووسرا بە تەنیا بینووسەوە بە هەژمێری کەی بە پێی دوو گۆڕاوەکەی تر چونکە ناتوانین شیکاری بکەین شیکار تەنیا ئەوەیە گۆڕاوەکان دەکانە چەند. لێرە شیکار ناکرێت تەنیا دەنووسرێتەوە جارەکی دیکە بە هەژمێرکردنی کەی بە پێی دوو گۆڕاوەکەیت کە مانای چیەواتە کەی بە تەنیا لێرە بی دوو گۆڕاوەکەی دیش لێرە بی. لێرە ئێم بە تەنیایە نایەنەوێ دەیانەوێ کەی بە تەنیابی. ئاسان نییەوەی ڕاستی بی ئەو جۆرە پرسیارانە بەڵام ئێستا تۆزەک ڕوونی دەکەمەوە بزانم کو ئەو پرسیارەی چاکەین. پێش هەموو شتێک ئەمن دەبی چونکە ئەو کەی بە تەنیا دەبی بنووسم کەواتە ئەو شتانەی دەوروبەری کەی دەبی نەمینێن لێرە. پێش هەموو شتێک دەتوانم ئەمن ئەو نیوەی لابم کو لای بم چونکە نیو کەرتە هەڵگەڕاوەکەی ئەگەر هەردوو لای هاوکێشەکە جارانی ئەو هەڵگەڕاوەی بکەم کاتە نیوەکە نامینێ دەبیتە یەک. پێش هەموو شتێک ئەوی دەکەم جارانی هەردوو لای ئەوها لێچی دەم هەردوو لا لەگەڵ هەڵگەڕاوەی نیواتە دوو دابەشیەک لێرەش هەروە دوو دابەشێک.
ئەوجە لێرە ئەو دووە لەگەڵ ئەو دوای دەڕوا دەبیتە یەک، ئەو یەکە لەگەڵ یەکە هەر بەخۆی یەکە کاتە تەنیا مایەوە x کەی تواند و تۆزێک ئاسانتر بوو. بێگومان ڕێگەی دیش هەیە بێجگەلەوەی ئەمن ئەو نیوەی ئەوها بنووسم 0.5 دەتوانم ئەوها بنووسم پاشان هەردوو لای هاوکێشەکەی دابەشی 0.5 بکەم، بەڵام لێرە ئەمن بەو ڕێم کرد ئەویش هەر دەبی چماوە گوتمان ماوە x کەی تواند و لە لایەکەی دیکە چماوە لایەکەی دیکە هەر چەندە ئاڵۆزبی کێشە نیە تەنیا لای کەیەکەی ئاڵۆز نەبی. لێرە ماوە 2m ئەوجە ئێستا دەبی ئەمن ئەو ئێکسەش لابم لای دەبم هەردوو لای دابەشی ئێکسی دەکەم ئەو لایە و ئەو لایە. لێرە بووە یەک تەنیا کەیەکە تواندوو ماوە لە لایەکەی دی بووە 2m دابەش x. ئەوجە پاشان چ بکەم هەتا بە تەنیا کەی بمێنێتەوە ڕەگی هەردوو لای هاوکێشەکەی وەردەگرم. ئەوها ڕەگی دوو جای وەردەگرم لە لای ڕاست کەی بە تەنیا دەمێنێتەوە لە ژێر ڕەگ دێتە دەرێ، لە لای چەپیش هیچ لە ژێر ڕەگ ناتوانم بیان هینمە دەرێ، هەر ئەو هاوەکو خۆی دەمێنێتەوە بەڵام هیچ کێشە نیە. گرنگ ئەوەیە ئەمن کەیم بە تەنیا نووسی، ئەگەر بمەوێ دەنووسم لێرە کەی لە لایەکەی دیکە و لەو لایەش 2m دابەش x ئەوها دەینووسم هەتا تێکەڵ نەبی لەگەر ئەوە هەنگاوەک بوو بە تەنیا بوو، بەڵام جێم نەبوو ئەمن لەو تەنشتەی نووسی کاتە ئەو های لێدێ بەرەبەرە ئەمن دەبی دەوروبەری ئەو گۆڕاوەی چۆڵکەم کە دەیانەوێ بە تەنیا بینووسم. ئێستا بێمە لای هەر یەک لەم لاسەنگانە شیکار بکە و شیکارەکەیان بە ڕوونکردنەوەی بنوێنە. پرسیاری ژمارە 20 ئەو لاسەنگەم هەیە. لاسەنگ زۆر جیاوازی نییە لەگەڵ هاوکێشە، زۆربەی زۆری ڕێسایەکان هەمان شتن، تەنیا یەک دوو ڕێسا نەبی. پێش هەموو شتەکە من لێرە ئەو کەم شەشەی دەبی لابم لە لای ئێکسەکەی هەردوو لای لاسەنگەکەی کۆ دەکەمەوە لەگەڵ 6 کەم 3x لێرە ڕۆیشت کەم 6 و کۆ 6 بووە 0 15 کۆ دەکەمەوە لەگەڵ 6 یەکسانە بە 21. ئەوجە هەردوو لای لاسەنگەکەی دابەشی کەم 3 دەکەم هەتا x بە تەنیا بمێنێتەوە. لێرە x بە تەنیا مایەوە، بەڵام چونکە دابەشی کەمم کرد ئەو هێمایە دەگۆڕم دەیکەمە ئەو های لێدێ 21 دابەشی کەم 3 دەکەم یەکسانە بە کەم 7. ئەوجە ئێستا ئەگەر بمەوێ لەسەر هێڵی ژمارەکان x گچکەترە لە کەم 7 بنوێنە شتێکی کەم 7 لە چێە کەم 7 ئەلێرەیە، بەڵام چونکە بچووکترە ئەوەی نانووسم ئەوها بازنەکە نابی پڕبی دەبی ئەوها بۆشبی کەم 7 ئەوجە گچکەتریشە x لە کەم 7 واتە ئەوها ئەوەی ڕاستی بی ئەمە زۆر جێم نییە، بەڵام لێرە گچکەترە لە کەم 7. بێمە لای پرسیاری 21. پرسیاری 21 لە لای چەپ کەوانەم هەیە کەواتە کەوانەکەی دەکەمەوە 2 جاران 4x دەکاتە 8x 2 جاران 5 یەکسانە بە 10 گچکەترە لە 6x کەم 6. ئێکسەکان بینمە یەک لای باشترە کەواتە لەو لای هاوسەنگەکەی چونکە کۆ ئێکسم هەیە دەیکەمە لای دەبم کەم 6xی دەنووسم لە هەردوو لای هەتا لە لای ڕاست ببیتە 0 لێرە نەمینێ 8x لە لای چەپ کەم 6x یەکسانە بە 2x کەم دەیەکە هەرمایتەوە کەمترە لە لێرە بۆ 0 کەم 6ەکە مایەوە. ئەوجە ئێستا ئەو کەم دەیەش لێرە ناهێڵم کۆدە لە هەردوو لای
2x بە تەنیا مایەوە کەمدا کۆدا 0 کەمترە لە کەم 6 کۆدا یەکسانە بە کۆ 4 پێویست ناکە بنووسم کۆ تەنیا دەنووسم 4 هەردوو لای لاسەنگەکەی دابەشی 2 دەکەم x گچکەترە لە 2 x بچووکترە لە 2 دەچم لەسەر هێڵی ژمارەکان بزانم لە چێن دەرەیە x گچکەترە لە 2 لێرەیە xش گچکەتربی لە 2 کاتە ئەوها لێرە دەتوانم ئەوها بینووسم x گچکەترە یان کەمترە لە 2 هەتاوانەکە زۆر دوور درێژ نەبی دێمە کۆتایی ئەوانەیە ئەو پرسیارانەی کەماینە لێرە لە وانە چی دیکە شیکاریان دەکەم هەتا ئەو کات هەر بشی